سەبارەت بە درێژکردنەوەی ئەرچی هێزەکانی ئەڵمانیا لە هەرێمی کوردستان و بەگشتیش هاوکاری هاوپەیمانی نێودوڵەتی دژی داعش بۆ هەرێمی کوردستان هەروەها هەماهەنگی نێوان هێزی پێشمەرگە لەگەڵ سوپای عراقی بەتایبەت لە ناوچە کوردستانیەکانی دەرەوەی دارەی هەرێمی کوردستان من میوانێکم لەگەڵ دەبێت بەڕێز سەربەست لەزگین بریکاری وەزارەتی پێشمەرگە لە دهۆکەوە لەگەڵمان دەبێت. کاک سەربەست ئەم کاتتان باش. ئەڵمانیا بڕیاری داوا کە ئەرچی هێزەکانیان لە هەرێمی کوردستان درێژە بچێشێت تاوەکو ساڵی 2023. ئێستا ئەڵمانیا لە چ ڕوویەکەوە هاوکاری هێزەکانی پێشمەرگە دەکات؟ زۆر سپاس. هەمومان دەزانین وڵاتی ئەڵمانیا وڵاتێکی گەورەیە، وڵاتێکی گرنگە لە دنیادا، کاریگەری زۆر هەیە و لەگەڵ هەرێمی کوردستان و عێراقیش پەیوەندیەکی باش بەردەوام هەیە و لە شەڕی داعشدا ئەڵمانیا لەو وڵاتە نەبوو کە هاوکاریەکی زۆر باشی بۆ هێزەکانی پێشمەرگە پێشکەش کرد. بە تایبەتی دانی چەکی میلان و چەکی تر و هاوکاری ئاسمانی و لە چوارچێوەی هاوپەیمانی شەڕی داعشدا ئەڵمانیا ڕۆلێکی زۆر گرنگ گێڕا و لە لاوازبوونی داعشیش ئەڵمانیا بەردەوام بوو لە کارەکانی و لە ڕووی لۆجستیەوە هاوکار بوون لەگەڵ هێزەکانی پێشمەرگە و چەندین پرۆژەیان ی لۆجستی پێشکەش کردووە بە تایبەتی لە بواری تەندروستیدا، چ بە دانی هەندێ ئەمبولانس بۆ هێزەکانی پێشمەرگە و چ دروستکردنی نەخۆشخانەی پێشمەرگە لە هەولێر و تا ئێستاش بەردەوامن لە کارەکانیاندا بۆ هاوکاری هێزەکانی پێشمەرگە و ئێمە پەیوەندیەکی زۆر باشمان هەیە لەگەڵ تیمەکەیان لە هەولێر و لەو وڵاتانەیە کە لە بەشدارە لە چاکسازی هێزەکانی پێشمەرگەدا کار ئەکتەرێکی گرنگە و ڕۆلێکی گرنگ دەبینیتن. باش، ئەی لە ڕووی چەکەوە هاوکاریەکانیان بەردەوامە بۆ هێزی پێشمەرگە؟ پاش لاوازبوونی داعش و مەترسی داعش کە کەم بوویتەوە لەسەر هەرێمی کوردستان بە حقیقەت بە نسبەت چەک و تەقەمەنی شتێکیوە بەدەستمان نەگەیشتووە، بەڵام لە ڕووی لۆجستی و ڕاهێنان و ڕاوێژ پشتگیری و بەردەوام لە هێزەکانی پێشمەرگە دەکەن و هەروەها ڕۆلێکی سەرەکی لە بەرنامەی چاکسازی لە ناو وەزارەتی پێشمەرگە و هێزەکانی پێشمەرگە دا دەبینم بە بەردەوامی. ئەی دوایین هاوکاری هاوپەیمانان بەگشتی بۆ هێزی پێشمەرگە کەی بووە؟ ئێستاش هاوکاریتانەکەن وڵاتانی بەشدار لە هاوپەیمانی نێودوڵەتی؟ ئێستاش بەردەوامن. بەڵێ ئێستاش بەردەوامن و پرۆژەیان هەیە بۆ ئەوەی نەخۆشخانەی پێشمەرگە پێش بخەن و گۆڕانکاری تێدا دروست بکەن، فراوان بکەن و پرۆژەی تەندروستی بەردەوام هاوکاری پێشمەرگە ئەکەن و هەروەها پرۆژەیەکی تریشیان هەبوو و فێرگەیەکی پێگەیاندنی ئەفسەرانی پۆل دروست بکەن بۆ وەزارەتی پێشمەرگە، بەڵام تا ئێستا دەست بەو کارە نەکردووە، بەڵام لە ڕووی مەشقەوە بۆ ساڵی داهاتوو بە پێی بەرنامەکەیان ڕۆلێکی گرنگ دەبینن لە پێگەیاندنی پێشمەرگە چێ لە مەیدان چژی لە ڕووی تەندروستیەوە وەکو کادری تەندروستی برینپێچ و دکتۆرەکانی خۆمان ببەن زۆر باش خۆل بۆ بکەنەوە و هاوکار بن لەو ڕۆەوە. باش، کاک سەربەست، ئەو وڵاتانەی کە لە هەرێمی کوردستان لە چوارچێوەی هاوپەیمانی نێودوڵەتی دژی داعش کە هاوکاری وەزارەتی پێشمەرگە دەکەن، مەرجیان ئەوەیە کە چاکسازی بکرێت لە نێو وەزارەتی پێشمەرگەیە. بۆ نمونە هێزێک نامێنێ بە ناوی هێزی یەکێتی و پارتی هەموو بگەڕێنەوە ژێر چەتری وەزارەتی پێشمەرگە. چاکسازیەکان بە چێ گەیشتون؟ بەڵێ پێش باسی چاکسازی بکەم بە نسبەت ئەڵمانیا بە پێی یاساکانی وڵاتەکەیان ئەو هێزانەی لەشکەری کە لە دەرەوەی ئەڵمانیا کار دەکەن
بەپێی ئەو یاسانەی کە کار پێ ئەکەن لە ئەلمانیا پێویستە لە پەرلەمانی ئەلمانیا بڕیار لەسەر مانەوەیان یان درێژەکردنیان بدرێ خۆشحاڵین بە ئەو بڕیارەی کە دەرچوو لە پەرلەمانی ئەلمانیا ئەویش پاش هاتنی چەندین شاندیان و چاودێریکردنی بارودۆخی هەرێمی کوردستان و ڕەوشی پێشمەرگە و مەترسیەکانی ئەم ناوچەیە بە حقیقت وەکو هەموو ساڵێک چونکو ساڵانە لە مانگی دەدا بڕیار لەسەر مانەوەی ئان درێژکردنەوەی هێزەکانی خۆیان ئەدەن لە عێراق و لە هەرێمی کوردستان بە حقیقت ئەم بڕیارە زۆر گرنگە بەپێی ئەم بڕیارە تا کۆتایی ساڵی 2023 دەمینن بەڵام پێش کۆتایی ساڵی 2023 و لە مانگی دەهید ساڵی 2023 بەپێی یاساکانیان پێویستە دیسان پەرلەمانی ئەلمانیا کۆ ببیتەوە و بڕیار لەسەر دیسامانەوە یان درێژکردنەوەی هێزەکانی خۆیان بدەن لە عێراق و لە هەرێمی کوردستان ئەمە تقریبان ساڵانە دەکرێت بەڵام بەنسبەت ئەمە کارێکی زۆر گرنگە هاوپەیمانان هەبوونیان لە عێراق و هەرێمی کوردستان هاوکارە بۆ ئەوەی ئەو مەترسی و ئەو کێشانەی کە لەم ناوچانەدا هەیە وەکو بڵێن وەکو کارکتەرێکی هاوکار بن بە نسبەت هەرێمی کوردستان و هێزەکانی پێشمەرگە بە نسبەت بابەتی چاکسازی وەکو جەنابەت پرسیار کرد ئەمەش پرۆسەیەکی بەردەوامە بەپێی ئەو یادداشتنامەی لێکتێگەیشتن کە ماوەیەک بەر لە ئێستا ئیمزا کرا بە شێوەیەکی ڕسمی لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە وەزارەتی پێشمەرگە و وەزارەتی بەرگری ئەمریکادا بۆ ماوەی 4 ساڵی داهاتوو بەرنامەیان دەبیتن ئێستا ئێمە لەگەڵ تیمەکانی هاوپەیمانان خەریکین پلانێکی دادەڕێژین پلانێک ئامادە دەکەین بۆ ساڵانی داهاتوو ئەم لەم 4 ساڵەکانی داهاتوودا ئێمە چه خاڵ و چه پێشکەوتنێک لە پرۆسەی چاکسازیدا دروست دەبیتن و خەریکین هێزەکانی 78 خۆیان ڕێک دەخەنەوە و دەگوێزرێنەوە سەر وەزارەتی پێشمەرگە یعنی پێویستە بەپێی ئەو یادداشتنامەیە پاش 4 ساڵی تر هەموو هێزەکانی پێشمەرگە لە چوارچێوەی وەزارەتی پێشمەرگە و لە ڕووی قیادە و کۆنتترۆلکردنەوە و لە ڕووی ئیدارە و لوجستی و سەرپەرشتیکردنی لە ڕووی میزانیەوە هەموو سەرچاوەیان لە وەزارەتی پێشمەرگە بیتن ئەمەش هەنگاوێکی زۆر گرنگە و گۆڕانکاریەکی زۆر گەورە دروست دەکاتن لە هەرێمی کوردستان و بەسەر هێزەکانی پێشمەرگەدا و ڕەنگە لە ڕووی سیاسیە شەوە ببیتە مایەی ئەوە کە زیاتر هاوپەیمانان پشتگیری یانجی هاوکاری هەرێمی کوردستان و هێزەکانی پێشمەرگە زۆر باش کارەکانی دوولیوە هاوبەشەکە بە شوێ گەیشت بەداخەوە ئەم بابەتە زۆر درێژە کێشە بووە ماوەی 2 ساڵ تقریبان زیاتریش ڕەنگە لەبەر ئەو بارودۆخەی کە لە عێراق هەیە کە هەڵبژاردن کرا و پاش ماوەی ساڵێک اینجا ئێستا خەریکن حکوومەتێکی نوێ دروست دەکەن ئێمە هیوامان وایە کە ئەم حکوومەتە تازەیە کارێکی جددی بکاتن لەسەر چارەسەرکردنی ئەم کێشەی ئەم لیوایانە ئەویش تەنها دابینکردنی بودجە و موچەی هێزەکانە و ئەمە هاریکارێکی سەرەکی دەبیت یان فاکتەرێکی گرنگ دەبیتن بۆ ئەوەی ئەو جموجۆلانەی کە داعش هەیەە لەو ناوچانەی ئێستا داعش ڕۆژانە چالاکی سەربازی تێدا دەکەن هەبوونی ئەم هێزانە یان ئەم لیوەها و بەشانە لەوێ و دەست بەکاردنیان بێگومان هۆکارێکی گرنگ دەبیت بۆ ئەوەی زیاتر ڕێگا لە جموجۆلی داعش و مەترسیەکانی داعش بگرن بۆ سەر هێزەکانی ئەمنی عێراقی لەو ناوچانەدا ئەگەر بە نسبەت پێشمەرگە ڕەنگە زیاتر لە ساڵێکە داعش نەیتوانیوە لە هیچ شوێنێک دەستدرێژیەک یان زیانێک بە پێشمەرگە بگەینیت ئەویش دەگەڕێتەوە بۆ ئەو کار و ڕێکارانەی کە هێزەکانی پێشمەرگە گرتیانە بەر و ئەو پاڵپشتی و هاوکاریایی کە لە حکوومەتی هەرێمی کوردستانەوە وەزارەتی پێشمەرگە بۆ هێزەکانی پێشمەرگە دابین کراوە باش کاک سەربەست باستەوە دەکرێت کە لە وەزارەتی پێشمەرگە دوو فیرقە دروست دەکرێن ئەمە چۆنە و بە شێوەیەکە ڕاستە
ئێمە بەپێی ئەو بەرنامەی کە کار لەسەر دەکەین پێویستە بابەتی سەرکردایەتی و کۆنتڕۆلکردنی هێزەکانی پێشمەرگە لە وەزارەتی پێشمەرگە ڕێک بخرێت بەپێی ئەو بڕیار و پلانانەی کە ئێمەش هەمانە ئێمە بڕیارمان داوە کە هەندێک فرقە دروست بکەین چونکە هەبوونی ژمارەیەکی زۆر لیوا و ڕاستەوخۆ بەستراو بوون بە سەرۆکایەتی ئەرکانەوە ڕەنگە کارێکی زۆر زەحمەت بیت سەرۆکایەتی ئەرکان بتوانیت ڕۆلی خۆ وەکو پێویست بگێڕێتن لەگەر مەسەن ژمارەیەکی زۆری لیواکان کە ئێستا لە زیادبووندانە و ڕەنگە بەپێی یعنی ئەم پرۆسەیە کە پێش بکەویت احتیمالە ژمارەی لیواکانی وەزارەتی پێشمەرگە زۆر زیاد دەکەن بۆیە زۆر پێویستە هەندێک وەکو بڵێن هەیئاتی تر یان هەندێک حەلەقاتی قیادەکردنی تر لە مەیداندا دروست بکرێن و ئەوانە وەکو فەرقە ناو لێ بنین یان هەر ناوێکی تر لێ بنین ئێمە بڕیارمانداوە ئێستا خەریکی دروستکردنی دوو فەرقەینە لە منتەقە و هەموو شتێکمان تەواو کردیە زۆر پێشکەوتینە لەم بابەتەدا و ستاف و وەکو بڵێن کاری پێویست زۆر کرایە ڕازامەندی پێویستیش لە حکوومەتی هەرێمی کوردستان وەرگیراوە بۆ دروستکردنی ئەو دوو فرقەیە و پاش ئەو فرقانە فرقەی تریش دروست دەکەن هەر فرقەیەک ڕەنگە 4-5 لیوە پێوە ببەسترین و سەرپەرشتی 4-5 لیوە بکەن بۆ ئەوەی بابەتی قیادە و سایتەرەکردن ڕێکوپێکتر ببی و زیاتر سەرۆکاتی ئەرکانیش بتوانێتن ڕۆلی خۆیان بگەڕێتن و قیادەی هێزەکانی پێشمەرگە بکاتن لە ڕووی سەربازیەوە. سوپاس بۆ بەڕێز سەربەست لەزگین بریکاری وەزارەتی پێشمەرگە کە لە دهۆکەوە لەگەڵمان بووی.